احتراما لثقة سيادتكم العزيزة والتزاما بالوعد الذي قطعته. محمد توفیق علاوی ڕاستپێدراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کشانەوەی لە پێکێنانی حکوومەت ڕاگەیاند. لە پەیامێکیدا کە لە تەلەڤیزیۆنی فەرمی عێراق بڵاو کرایەوە محەممەد تۆفیق عەلاوی ئاماژەی بۆ کرد ویستوێتی حکوومەتێک لە کەسانی سربەخۆ پێک بێنێت. لەو ماوەیەشدا لەلایەن پارتە سیاسیەکانەوە فشاری خراوەتە سەر و وتی ئەگەر ملم بۆ ئەو گروپانە کەچ بکردایە ئەوە ئێستا سەرۆکوەزیرانی عێراق بووم. سەرەڕای هەموو ئەمانە هەوڵەکانم خستنەگەڕ لە پێناو ڕزگارکردنی وڵاتەکەمان لەو نادیاریەی تێکەوتووە. بەڵام لە پرۆسەی دانوستاندا چەندین جار تووشی سەرسوڕمان بووم لە دۆخگەلێک کە خزمەت بە بەرژەوەندیەکانی وڵات ناکەن. سيكلفني تمرير حكومتي لأن الجهات التي غرقت بالفساد. عەلاوی ئەوەی وەبیر هێناوەتەوە دوو جار دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بۆ بەخشینی متمانە با کابینەکەی دواخراوە. هەروەها ڕوو لە سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند با بەڕێستان ڕادەگەێنم لە ئەرکی پێکێنانی حکوومەت دەکشێمەوە. محەممەد تۆفیق عەلاوی بانگەوازی شیاڕاستی خۆپیشاندەران کرد و داوای لێکردن لە پێناو بەدەستێنانی مافەکانیان درێژە بە خۆپیشاندان و ناڕەزایەتی بدەن. لە دوای پەیامەکەی عەلاوی سەرۆکۆماری عێراق بەرهەم ساڵح ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بەوە کرد بە پێو دەسەڵاتەی کە دەستور پێیداوە و بەڕاوێژ لەگەڵ گروپە سیاسیەکان ئەرکی پێکێنانی حکوومەت لە ماوەی 15 ڕۆژدا دەداتە کاندیدێکی دیکە. نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکایەتی کۆماری عێراق بڵاوی کردەوە کە بە پشتبەستن بە مادەی 76 دەستور سەرۆکۆمار ڕاوێژ و گفتوگۆکانی دەست پێ دەکات بۆ دیاریکردنی بربژێرێکی جێگرەوە لە ماوەی 15 ڕۆژدا لە چوارچێوەی ئەو بەرپرسیارەتیە دەستوری و نیشتیمانیەی لە ئەستۆیەتی. لە بەیاننامەیەکی نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکایەتی کۆماردا هاتووە بە ئاماژەکردن بۆ بەیاننامەی بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو لەبارەی کە ناتوانێت لە ماوەی دەستوری دیاریکراودا حکوومەتەکەی پێک بێنێت. هەروە بە پشتبەستن بە مادەی 76 دەستور سەرۆکۆمار ڕاوێژ و گفتوگۆکانی بۆ دیاریکردنی بربژێرێکی جێگرەوە لە ماوەی 15 ڕۆژدا لە چوارچێوەی ئەو بەرپرسیارەتیە دەستوری و نیشتیمانیی لە ئەستوێتی دەست پێ دەکات. سەرۆکۆماری عێراق داوا لە هێزە سیاسیەکانی ناو پەرلەمانیش دەکات ئەوڵی جددی بخانەگەڕ بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی نیشتیمانی لەبارەی دیاریکردنی جێگرەوەیەک بۆ سەرۆکوەزیران بە جۆرێک لە سەراستی نیشتیمانی و جەماوەری قوبوڵکراو بێت و لەو ماوەی دەستور دیاری کردووە ڕاست پێرێت لە پێناو پێکێنانی حکوومەتێکی بەهێز کە بتوانێت دەرکەکانی بەڕێوە بەرێت لە بەر ڕۆشنایی ئەو ئاڵانگاریە زۆرانی ڕوبەڕووی عێراق دەبێتەوە. لای خۆشیەوە موقتەدا سەدر سەرکردەی ڕەوتی سەدر ئەیدانەی و هێزە سیاسیانەی کرد کە لە ئەنجومەنی نوێنەران بوون بە ئاستەنگ لە بەردەم تێپەڕاندنی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی. لەو بارەیەوە موقتەدا سەدر تویتێکی بڵاو کردەوە و تێیدا ئەوەی نووسیوە تاکەی بێئاگاکان و ئەوانەی حەز بە پشک پشکێنە دەکەن بەرژەوەندیەکانی نیشتیمان لەبەر چاو ناگرن و یاری بە چارەنووسی گەلەوە دەکەن. بەپێی زانیاریەکان کشانەوەی محەممەد تۆفیق عەلاوی دوایەوە هات بەوەی ناکۆکی نێوان لایەنەکانەوە بە تایبەتی سوننە و کورد لەسەر میکانیزمی دانانی وەزیرەکانی کابینەی نوێ ئەنجومەنی نوێنەران نەیتوانی دانیشتنی ناسایی بۆ دەنگدان لەسەر بەخشینی متمانە بە کابینەی نوێ حکوومەت ساز بکات. ئەو چوارچێوەیەشدا جگە لە ئەوپەیمانی سەدر کە خاوەنی 54 کورسیە لەگەڵ ئەوپەیمانی فەتح کە خاوەنی 40 کورسیە و ئەوپەیمانی قەراری عێراقی کە خاوەنی 11 کورسیە هیچ فراکسیۆنێکی دیکە پاڵپشتی خۆی بۆ کابینەکەی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی ڕانەگەیاندبوو. من أجل إنقاذ بلدنا من الانزلاق للمجهول ومن أجل حل الأزمة الراهنة